تەوەری دومی بەرنامەکەمان هەر پەیوەست بەو بابەتەی هاوار باس لە ڕۆژی گیانی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر دەکەین یاخود دەتوانین بڵین هەفتە بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر لە تەواوی جیهاندا لەلایەن نەتەوەی یەکگرتووەکانەوە ئەم ڕۆژە دیاری کراوە بۆ ئەوەی بتوانرێت بەرەنگاری مادەی هۆشبەر بێتەوە بۆی وەکو ئاگاداریەک بڵاوکردنەوەی وەشاریەک بۆ مادەی هۆشبەر کۆسەر ئاماژەی پێێتا مادەی هۆشبەر مادێکی کیمیایی زیان بەخشە وا دەکات لە بەکارهێنەرانی کە ئالوودەی بن. جاکێک لە خراپیەکانی مادەی هۆشبەر ئەوەیە کۆسارەوەنی من خوێند بێتمەوە لە سەرەوەی لە سەرەتاتا زۆر چێژت پێ دەبەخشێت وا دەکات ئەو خانانەی کە خۆشببختی دەداتێت چالاک بێ بە مادەی هۆشبەرە وا دەکات ئەو کەسی بەکاری دێنێ بۆ خۆی ڕابکێشێ بەڵام دواتر ئەمە کاریگەری نامێت ئەو خانی خۆشببختیانە ناچالاک دەبێت و دەبێتە هۆی کە تاکەکان بەرا لا ڕێدا بڕات. جایمە بۆ قسەکردی زیاتر لەسەر ئەم بابەتەوە ئەم ڕۆژە میوانداری ڕێژوان فەریدون پارێزەری ڕاوێژکاری لە دەوڵەتی مانگرە و ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لامان میوانە. کاکڕژان بەخێراتی بەیانی کاکڕژان باسێکی ئەومان بۆکە گرنگی دیاریکردنی ئەم ڕۆژە لەلایەن نەتەوەی کردوەکانەوە لە چیدایە باگراوندی ئەم ڕۆژە چییە؟ طبعاً ئەم ڕۆژە گرنگیەکی خۆی هەیە لە ڕاستیە لە ساڵی 1970ەوە کە ئەمە خراوەتە بەرنامەی نەتەوەی یەکگرتووەکانەوانێ بە کۆمەڵی یاساوە بە کۆمەڵی ڕێنمایی و ڕوونکردنەوە جیهانی لێ ئاگادارکراوە کە بۆتە هۆکاری مەترسی. ئەمە وەکو جیهان بینیەکەی کە دینەوە سەر هەریمی کوردستان و عێراق لە ساڵی 2005ەوە لە دوای ڕوخانی ڕژێمی حکوومەتی عێراقی ئەو کاتە کرانەوەیەک دەوڵەتی عێراق و وڵاتی عێراق کرایەوە بە ڕووی ئەم مادە هۆشبەرانەیە لە ڕووی هاوردەوە لە ڕووی هەناردەوە لە ڕووی بەکارهێنانەوە و لە ڕووی ئەوەی کە بە کۆمەلگا ئاشنابێ. ئەگەر سێری بە تەمەنەکان کەین لە باوک و براو کە سوکارمان لە ساڵی نەوەتەکانە بە دەگمەن مخەدەرا دەبیسرا بە ناوێکی نادر بوو بۆ کۆمەلگای کوردی و بۆ زۆری بۆ کۆمەلگای عێراقی. بەڵام لە دوای 2005 ئەم دەرگایانە کرانەوە بەسەر عێراق و بووی هۆی مەترسی هێواژ گۆڕانکاریەکان کرا تا ساڵی 2012. ساڵی 2012 لە حاڵەتەوە بوو بە دیاردە لە عێراق لە 2012 بۆیە لە کاتێک کە وردە ئێمەش لە عێراق بەدەرنین بۆیە هۆی هەڕەشەیەک بۆ هەرێمی کوردستان بۆیە لە ساڵی 2020 یاسایەک لە هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان دەرکرا تایبەت بە مخەدەرات و تایبەت بە بەرەنگاربوونەوەی مخەدەرات و الحەمدولیلا یاسایەکی باش هەرچەندێ مە قسەشمانەیە لەسەر یاساکە بەڵام ئەمە بۆیە هۆکارێک بۆەوەی کە بە کۆمەلگای کوردی خراپەکاریەکان بە یاسا بکرێت. کاک ڕێژوان باسی بابەتێکت کرد کە بەڕاستی جێی سەرنجە یەکێک لەو خاڵانەوەیە کە زۆر جار لەگەڵ کەسە گەورەکاندا وەکو دایک و باوک مۆمانایە کە دایانیشین چۆن تو ئێستا جەنابە داماژت پێکرد یعنی بە شتێکی زۆر دەگمەن باسیەکەن لە ڕابردووە کرانەوەی کە جەنابەت باسە کرد لە دوای 2023ەوە لە دوای 2023ەوە کە ئەم شتە لە عێراقا ئیتر وای لاو هێواشێواش پیا بوو لە کاتێکا کە ئێمە لە وڵاتانی وەکو ئێران و ئەفغانستان و بەشێک لە پاکستان و لەملاوە بڕێتەوە بۆ ئەمریکا لە مەکسیک و ئەمانە ئەمە بابەتێکی کۆلۆمبیا ئەمانە بابەتێکی باو بوو یعنی خەڵکێکی زۆر بەکاریانێناوە چۆن ئەم شتە ئاوا تێکەڵی ئەم وڵاتە بوو یعنی تەنها کرانەوەکە بوو یاخود ئەمە بازرگانەکانن کە ئەم بابەتە ئەهێنە ناو کۆمەلگا و بێگوێدانە ئینسانیەت و مرۆڤایەتی و هەموو ئەو لایەنە دینی و ئەخلاقی و ئاینیانەش لە ڕاستیە پرسیارێکی سەرنجڕاکێشە. بەڵێ ئێمە فاکتەرەکانمان هەیە بۆ مخەدەرات طبعاً فاکتەرەکان چین بە کورتی کۆمەڵایەتی لایەنی دەرونی لایەنی مادی لەگە جەنگە. ئەم چوار فاکتەرە زۆر گرنگن بۆ داخڵبوونی مخەدەرات و بۆ بڵاوبوونەوەی مخەدەرات لە ناو وڵاتێکە. فاکتەرە دەرونیەکان ئەگەر ئاگادار بی ئێستا چێنە و کەسانی زۆرترین مخەدەرات بەکارێنن گەنجەکانن چینی گەنجەکان بۆ هەم هەڵخەڵەتاندنیان ئاسانترە و هەم کۆنتڕۆڵکردنی مێشکیان ئاسانترە لە کەسێکی پێگەشتو بۆیە سێرەکەی لایەنە دەرونیەکان بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیاوە لایەنی دەرونی گەنجەکان بەرەوە ئاڕاستەیەکی گۆشەگیری خراپ ڕۆشتوو و بە دوای چێژێکی زۆر خۆش ئاگەڕێن. ئەم ئوستازەیە بەڵێ ساناخان باسی ئەوەی کردکە چێژێک ئەبەخشێت چێ زۆر بە دوای چێژاگەڕی گەنجەکان کاتێک کە داخراوە بێ لە لایەنی دەرونیەکەیەوە ئەوێ لەو شڵەژانە دەرونیە بێتە دەرەوە بە عەقڵێتی گەنجێتی خۆی ئەڵێ ئەم مخەدەراتە لەو شڵەژانە دەرونیە تێپەڕمەکە خاڵی دوو هەنێک لە گەنجەکان کە خوێندکارن یان ئەخوێنن لە زانکۆ یا لە خوێندنگا ئەم گەنجانە
ئەو جۆرە مخدراتە خەوزڕی دروستەکە واتە کەما نەبوونی خەو ئەوە هەستەکە ئەم نەخەوتنە ئەبێتە هۆی هۆکارێک بۆ بە قەوەتکردنی مێشی کە لە ڕاستیە بەپێ راپۆرتی پزیشکی نەتەوەی گرتووەکان لە خواردنی مخدرات ئەبێتە هۆکاری کوشتنی خانەکانی مێش ئەمە خاڵی دەرونی خاڵی لایانی کۆمەڵایەتیەکەی ئەگەر دیقەت بی لایانی کۆمەڵاتی و دینیەکە تێکەڵکێشێکی یەکترن وڵاتی عێراق وڵاتێکی مەزەبگەرایی دینیە دەیان مەڕاسیمی دینی تیا ئەکرێت لە ئەفغانستان و هندستانەوە هەنێ هاوڵاتیە بەپێ دێت بۆ زیارەت بۆ عێراق ئەم کرانەوە دینیە ئەم کرانەوە مەڕاسیمیە تەئسیری هەیە لە بڵاوبوونەوەی بازرگانە چاو چنۆگەکان دێن لە دائیمەن عادەتەن نقطەی زوعفی مرۆڤەکان ئەپێون و دیاری ئەەکەن تاوەکو لەو ڕێوە بازرگانی بکەن بەداخەوە بەنای مەڕاستیمە دینیەکانەوە زۆر جار و فاکتەری جەنگ یەکێکە لەو فاکتەرانەی کە نەمانی ئەمن و ئاساییشە واتە هێنانەوە ژوورەوەی مادە قەدەغەکراوەکان لە بیرمان نەچێ مخدرات و مادە سڕەکان دوو جۆرن جۆرێکیان سروشتیە جۆرێکیان چیمیاییە جۆرە سروشتیەکە لە گوڵ و لەگەڵا و بەڵێ حەشیش و دوای وەکو ڤیددیوکەمان لێنێ ئەڵە مەخۆ ناوەکەشی نازانم ئێمەش دوای وامان لێنێ بەڵام جۆرەکانیشی باباسکەین بەڕاستی ئەمە لە حەشیشە لە تلیاکە لە کریستاڵە لە هەم هیرۆینە بە ئێستا وردیەکەمەوە ئێستا دێمە سەر نمونەواقعەکانی ژیان مخدرات لە تووتن و جگەرەوە مخدرات ئەژمار ئەکرێ بەڵام بە ڕێژەی زیانەکانیان طبعاً مادەی ئەم مادە یاسایی کە لە پەرلەمانی کوردستان دەرچۆ پێگاتوە لە 50 مادە و لەگەڵ نزیکەی 10 خشتەیە لە خشتەکانە ئاماژی پێکراوە تووتن جگەرە بێشە لە مادە مخدراتەکان هەژمار ئەکرێت بەڵام زیانی کەمترە عادەتەنەوە کەسی کە یەکەم جار جگەراخوا سەری گێژە دوایی دێتە سەر کەحول ئەنجا دێتە سەر مخدراتەکانی کە ئەگەر ئاماژە بکەی بەو تۆمەتبارانی دەستگیرەکرێت و لە بەردەم دادوەری بەڕێزە دان بە تاوانەکانانێن مستەحیلە پێشتر و جگەرەکێش یا مەشروب خۆر نەبوو بێسە چوو بێتە سەر مخدرات شار دەگمەنە من نەمبینیوە تا ئێستا و نەشم بیست لە هیچ تۆژینەوەیەکە کەواتە دائیمە هەموو شتێک مەرحەلاتە لە مرۆڤەکانە ئەم مەرحەلەیە کاری تێناکات مەجبورە بچێتە سەر مەرحەلەیەکی بەتەکید ئەو چێژەی پێ نابەخشێ کاک ڕێژوان لێرە ڕاتەگرم دواتر جۆرەکانی ئەوانەی کە خۆت بەبەستە بۆ ماڵتاوکە بەڕێستان وتان کە لە بەردەم دادگادا دان بە تاوانەکەی دادنێت چەنەها کەس هەیە لە جارێک و دووجار و سێجاری لەسەر هەمان بابەت زیندان دەکرێتەوە ئایا ئەم کەسانە شوێنیان زیندانە یاخود شوێنیان نەخۆشخانەکان و پێویستە وەکو نەخۆش هەوڵیان لەگەڵ بدرێ و چارەسەر بکرێت ڕاستیە پرسیارێکی یاسایی بوو ئێمە لە مادەکەیە لە مادەی 37 ئاماژە بەوە کراوە کە ئەم کەسانە وەکو نەخۆش مامەڵیان لەگەڵ کێنە و کەسانە ئەو کەسەی کە خۆی بخۆرە واتە ئەو کەسی کە کێشێت ئەو کەسی کە توش بوو ئەمە وەکو نەخۆشە بێ مامەڵی لەگەڵا بکرێ بەپی یاساکە بەڵام بەداخەوەی مەتە یاسا سنتەری چارەخوازیمان بۆ دروست نەبوو سنتەرە کە بخۆرەکان لە خۆ بگرێت و من لە پێشتر هەر لە بەرنامەی بەڕێستانە باسم کردووە کە کەسێ خۆی هەنگاو بنێ بەپی یاساکە بۆ ئەوەی کە بێت چارە بکات ئەوێ وەکو نەخۆش مامەڵی لەگەڵ بەس نەوەکو تۆکو تۆمەتبار بەڵام بەڵام ئێمە خۆشبەختانە هەرچەنە حکومەت ئێمال بووە کەم تەرخەمە زۆر قسەمان هەیە لەسەری وەکو یاسانازان وەکو ڕاوێشکاران بەڵام ئەلحەمدولە ئەو دادوەری ئەو لێکۆڵینەوەی و برادرانی ئاسایش کە تایبەتمەوە و کاروباری کۆمەڵایەتی سنتەریان کردوەوە لە چاکسازیەکانە بۆ ئەو کەسانی کە بخۆرن و دەورەیان پێبینن بەپی وتەی برادرانی چاکسازی و ئاسایشیش جاران وانە بوو جاران ئەگەر کەسێک بخۆر بووە لەگە بازرگانێکە تێکەڵەکرا بەڵام ێستا جیایە سڕێک ویستم ئەو بپرسم بازرگانیش هەمان سزای ئەو کەسە دەدرێت بازرگان زۆر قورسە ئێمە ڕوونیەکەمەوە بووت بۆ هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەوەی کە خۆی بخۆر وەکو نەخۆش مامەڵی لەگەڵاکەین ئەوە هێشت ڕێگە هەیە بۆ گەڕانەوەت ئەگەر کەسێک خۆر برایەکت کەسێکت دۆستێکت نزیکێکت خۆشەویستێکت هاوڕێکت بخۆرە ئەزانی کە مخدراتە کێشێ هیچ درەنگ نییە ئەگەر بێت و تەسلیمی لایانی برادرانیکەی ئەگەر بێت و بیتە لای دکتۆرێکی دەرونی پەیوەندی بە پارێزەرێکەوە بکەیت تا ڕێگە چارەیەکت بۆ دانێ هیچ درەنگ نییە وەکو نەخۆش مامەڵی لەگە بەس ئەو کەسی کە بازرگان ئەمەمان بۆ باسکە لە ئەمە باوە ینی بەڕاستی طبعاً لە مادەی 25 جوانێ لە یاساکەیە طبعاً 50 مادەی لە مادەی 25ەوە بەڕوونی باز لە سزاکانەکە مادەی 25 بەڕوونی ئەڵێ سزای هەتاهەتایی یا سێدارە ئەومان پێ بڵەوەی خەڵ ئەوەی کە ئەو ئیشاکە بترسێکە بۆ ئەو کەسەیە ئەڵێ چی ئەڵێ سزای هەتایی یا سێدارە بۆ ئەو کەسەیە کە بێت و
بازرگانی پێوە بکات بیڕوێنێ بیگوازێتەوە بیچێنێت بەکاری بیهێ بۆ هێنان بەکاری بێنێ وەڵحاصڵ بەرهەمی بیکڵێنێ بیبرێنێ هەموو بابەتەکانی بکە بەسە بە بزانانی ئەمە مخەدەراتە و بازرگانی پێوگە هەر چەندێک بێ ڕێژەکەی با ڕوون بێ لە لامە نەڵێک کە من پێ دوایڵم بخۆرم هەر چەندێک بێ ڕێژەکەی سزای لە سێدارەدان یان هەتا هەتاییە باش کاک ڕێژوان لەبەرەوەی ئەم مادانە مادەیەکن تجارەتێکی گەورەیە لە عالەمیشان نەک لە هەرێمی کوردستان و لە عێراقا هەندێک کەس بە بۆنەی گواستنەوەی تووشە بێ یعنی من بازرگانەکەم کەسێکی تر بخۆرەکەیە بەڵام لەم بینە تۆ تووشەوی کە بەهۆی ئەو پارەیە کە دەست ئەکەوێت لە گواستنەوەکەیە پارەیەکی باشە دەستەکە بنمونە کابراڵە ئەمەم بۆ بەرە بۆ فلانە شوێن پارێکی خاڵی وەرەگرێ گەنجیشە بیر لە پارەکە کاتەوە ئەمە چ تاوانێکی کە ئیگوازێتەوە کە نە بخۆرە نە بازرگانەکەشە لە ڕاستی ئەگەر معلوماتی هەبێ بە زانینی مادەکە ئەمە بازرگان و مادەی 25 بەسرا ئیسپا دەبێ کە زیندانی هەتا هەتایی یا هیچ فەرقینە لەگەڵ بازرگان نەخێر بەڕاستی من دایمە وتومە لە ڕاگەاندنەکانە نەزانین لە قانونا نییە نازانم لە قانونا نییە ئەمە نیوەگو ناوخۆمان نازانم ڕەحەتی گیان نەزانم نییە ئەبێ ئەو شتە لە قانونا قەنەعەت ناکرێ بۆی وەڵام من نەمزانی مخەدەراتە گواستمەوە وەڵام من نەمزانی ئەو شتە ئەوەیە کەسێک ئێستا من ئەگەر لێرەوە بچمەوە ماڵی خۆم تەکسیەک بە 5,000 دینارم بات من ئەگەر شتێکی لە گومانایی لە خۆما بێ 500,000 دینارەیە باشە دادوەرەکە یا لێ کۆڵەرەکە لێ پرسێ عادەتەن ئەمە 5,000 هاتوو چۆی پێکرێ تۆ بۆ 500,000 وەرگل لە قسەت نەکردووە بۆ قسەت نەکرد وە دیاریکراویشە مامۆسا ئەزانی هەنێ ئەو کەسانی ئێستا لە ناو کۆمەلگای کوردیە شتێکی زۆر بڤەیە شتێکی زۆر قێزەونە لە ڕاستی ئەم پەتایە وەکو پەتایەک مامەڵی لەگەڵاکرێت لە دوای بازرگانی ئەتۆمی لە دوای بازرگانی چەک سێم بازرگانی کە لە عالەمە پارێکی خاڵی یا پارەیەکرێت مخەدەرات مادەکان ئەو مادانەی ئێمە چەند دراوسەیەکمان هەیە لە وڵاتی وەکو ئێران بەداخە و ئاسایی بۆ تۆ بۆی ڕێژە زۆرەکەیەوە لێ بۆ بە دیاردە بەڵام لە کۆمەلگای کوردیە نەخێر لە کۆمەلگای کوردیە با من شتێک بڵێم وەختی خۆی بەڕێز یەکێک لە دادوەرە بەڕێزەکان سیمیناریشی کرد لەسەر مخەدەرات هۆکاری سەرەکی کەشفبوونی مخەدەرات چێن کەشفەکرێ خۆسکاڵاکارێک نییە چێن کەسە نزیکەکانی و کەسە خۆی من یەکێکم لەوانە خۆم بزانم کەسە نزیکەکەم ئەو کاراکە سکاڵای لە یەکەم ئاگداریانەکەم ئەوە ناگەێنێ کە مەسەن کەسێکی وەکو جەنابێت واعید لە بابەتەکە تێگەیشتویت ئەزانی کە ئەمە چەند مەترسیە ئێمە چۆن وا بکەین ئەو خەڵکانەی تروایان لێبێ کاک ڕێژوان هاوڵاتیەکەی توای لێبێ وەکو زیادکردنی بۆ قسەکانی کۆسا چکە کاک ڕێژوان هەندێک خێزانێ ڕەنگە ئەگەر کوڕەکەی کچەکەی تووشی بەکارێنەری ئەمە بوو بێ ڕەنگە پیش شەرم بێت ئەم شتە باس بکات تا چەند گرنگە خێزانەکان هۆشیاریان هەبێت بۆ ئەوەی ئەمە وەکو چارەسەر سیر بکەن نەگوکو شەرم و خەجاڵەتی بڵن منداڵەکانمان تووشی بەکارێنەری هۆشبەر بووە لە ڕاستیە هەنێ شت هەیە ئێستا بۆ نمونە لە ڕاستیە یاساکە دیاری کردووە ئەڵێ ئەگەر کەسێک معلوماتی لەوەی هەبوو بۆ نە ساحب کافتریایەک بەسە ناوەکانین لەبێ ڕوونکردنەوە بێ بۆ کۆمەڵانی خەڵک ساحب کافتریایەک زانیاری بۆی ڕوونە بێتەوە یا ئەیبینێ یەکێ لە مشتریەکانی مخەدەراتە کێشێ لە ناو کافتریاکە ئەی کاتە ناو نێرگەلەکەیەوە یا بەکاریێنێ ئەگەر ئەو کەسە دەست پێشخەر نەبێ بۆ هەواڵدان بۆ ئەو کردارە بەتونترین شێوە سزات یعنی وەکو وا ساحبی شوێنە بەڵێ ئەگەر بیزانێت زانیاری پێی هەبێت کە ئەو شوێنە یا کەسێ خاوەن کارگەیە چل کارمەندی هەیە بۆی ڕوونە بێتەوە کێشێ لە کارمەندەکانی خەریکی کێشانی مخەدەرات ئەگەر بێت و هەواڵ نەیات وەگەڵ بەرپرس لەو مهمتر ئێستا ئێمە شتێک زۆر بووە لە ناو کۆمەلگایە پۆستە ئەو کەسانی کە ئیشەکەن لە ئەوروپا یا لە عێراق یا هەنێکمان لە ناوخۆی عێراق لە دەرەوەی عێراقە ئەم پۆستە چییە ئەم کۆمپانیایە ئەگەر مانگانە کاتێک کە باری بۆ دیا کە بارە ئەنێرێت بۆ دەروی وڵات یا بۆ ناخدا بەشیەکە برادرانی ئاساییش ئاگدار نکاتەوە نێن تەفتیش بۆ شوێنەکە و بۆ بارەکە و بۆ شتەکە نەکەن ئەگەر ئاخیرەن کەشف بێ وەکو ئەو کەسەی کە بازرگانی کاتەوە تاوانی بسن بۆی بە زۆر ئاگداربی ئەی ئەو کەسەی کە یشی پۆستە و بەری دەکەی ئەی ئەو کەسەی کە سایق تەکسیت سایق تەکسی بەڕێزەکە ئەو کامێرەکە پێیان بڵێ ئێستا چەندین دۆسێ هەیە لە ڕاستیە ئەو دۆسیانە چین سایق تەکسیەکە پیاویشی بەتەمەنە بەڕێزێکە خەریکی کەسابەتی خۆیدی زەرفێ گۆرەگرێ مامەژیان ئەمە لە بازارەوە تا ڕاپەڕین بۆم بەرە ئەمە 5,000 پارەکە بێەوەی ڕقم تەلەفۆنی وەرگێ بچوە بۆ نمونە لە بەردەم مزگەوتەکەی ئەداتی ئەو کەسانە ڕقم تەلەفۆن نایە
تا کەسەکە نەناسی دڵنیا نەبی لە کەسەکە تکایە شت مەگوازەرەوە تکایە ساخ تەکسی شت وەرمەگرە من خۆم کاتێک کە ئەگەر چەندین جار و خۆم ئەوم هاتو پارەم گواستۆ بە ساخ تەکسیە شانی متمانن بەڵام پارەکەم ژماردوو بە دەست یاومە دەدەسی نەک بیکەمە کارتۆنێک و بی پێچمەوە ئێستا زۆربەی کیسەکانم شێوەیە لە ڕاستیە ساق تەکسیەکە بێتاوان من ئێستا من یەکێک لە ساق تەکسیەکان بێتاوانە کەیسەکەی لای منە ئەو 3 مانگە لە زیندانیانی لە ڕاستیە چۆن من قەنەعەت بە دادگا و بە یاسا بێنم کە ئەم کەسە هیچ تاوانیشی نییە قورسە لە ڕاستیەتەیەک لا بوو فحسش کراوە کامە بڵێ من خۆمەزانم کە کەسە بێتاوانە باشەکەواتە کار ڕێژوان ئەم هەموو هۆکارە زیاد بۆ دیلیڤەری و ئۆنلاین و شت گواستنە و پۆستی خێرا و لە ڕێگەی فڕۆکە و کەشتی و وشکانی و ئەم هەموو جۆرە گواستنەوەی ئەمە نەبووتە بارگرانی بەسەر دەستگا ئەمنیەکانی شۆ تەنانەت جگە لە هاوڵاتیان خۆیان وە چاوەک تۆ دەڵێ ئێستا کەسێکی بێتاوان 3 مانگە لە زیندانە ئەمە نەبووتە بارگرانی هەم بۆ هاوڵاتیانی بێتاوان و هەم بۆ دەستگا ئەمنیەکانی بەتەشید ئەو کەسانی کە بازرگانیەکەن زۆر شارەزان لە ئیشەکەیە ئەو کەسی کە بازرگانیکە دا ئەریشێ بە مدەی زەمن بیرەکاتەوە چۆن ئەم فێڵە بە داخرایی بهێڵێتەوە چۆن ئەم بازرگانی پەرە بێ بە هیچ عقلێکی منطقە هیچ عقلێکی عاقڵ قبولی ناکە کەسێک نزیکەکەی کوڕەکەی کچەکەی خوشکەکەی براکەی مخدرات کێش دێمە سەر نیشانەکان پرسیارەکەی تۆ قۆزمە بۆ نیشانەکان ئایا ئەگەر ئێمە لە ماڵەوە کەسێک هەبوو مخدراتی چۆن نیشانەکەی جیاکەینەوە یەکەم لە خۆ تای لێدێ دووەم ڕەنگی پێستیە گۆڕێ سێرەکەی کچێکە چرخی پێەیە ئەو ئامێرانی کە بەکار دێ بۆ مخرە چرخە ئەو غازە بچکۆلەکانە سیم کە خوشکان لە ماڵەوە بەڵێ سیم هەنێ سیمێ بۆ سەر تەباخ بەکارێن چکا زۆر جار بۆ سیمەی کێشێ دەرزی هەستەکەی ئەمانی سوور بۆتەوانێت چکا لێرەوە دەرزی بەکارێنێ خەتەرناکە زۆر مخدرات لە ڕاستیە کاتێک گەشتە حاڵەتی دەرزی ڤایرۆسی ئایدزە گوازرێتەوە نەخۆشی ڤایرۆسی جگەرە گوازرێتەوە ئەم دەرزیەکی بە خوێنی خۆ زەلام هەبووە بە کۆمەڵ دانیشتون 6 کەس 7 کەس کە لە دۆسیەکان ئاباس کراوە ئەم 6 کەسی یەک دەرزیان بەکارێنەوە یعنی دەرزیشان گرتوتەوە دەرزی گەنگوری یەک سرنجی ینی بە حاڵ لە خۆیان ناوە تا بگەنەوە حاڵەتی ئۆرگایزمە هەنێک کەس هەیە من ئەمە توێژینەکان ئەڵێ زۆر کەس لەوانی کە مخدرات بەکارێنن قەنەعەتێکی وایان لا دروستە بێت کە چێژێکی سکسی زۆریان وە دوورێژ ئەبێت بەڵام لە ئەسڵاوانی ئەمە بیرکردنەوەیکی فکری خۆتە غەڵەتی لەم بیرکردنەوە ئەسڵە نەبێتە هۆکاری کوشتنی خانەکانت هۆکاری جەستەیت هۆکاری دەرونیت دێمە سەر توندی یاساکە بەزەی بەسەر کەسانایەتەوە نەمزانی مخدرات بوو گواستمەوە نەمزانی ئەو شتەیە تکاتان لێکم دووبارەیەکەمەوە زۆر ئەمە لەم بەرنامەی جەنابتانەوە کە بە کۆمەلگای کوردی ئاشنایکەین کە ئەم شتە فێڵێکە لە گواستە ئەو کەسانی ئەگوازرێتەوە وەکو ئوستازە وتی ئەوانەی کە ماتۆڕیان پێشتە گوازنەوە ئەوەی کە ساق تەکسیت ئەوەی کە بەرید و پۆستیت چکا ئێستا ئاراستەکە چۆتە لای ئەوان خۆشبەختانە ئێستا دەستگای نافەرمی ئاسایش کە لەم چەند ڕۆژەیە پانێڵێک دروستکرا ئەڵێ چی ئەڵێ ئێستا بازرگان زۆرتر گیراوە دەست بەسەر کراوە لە کێ لە بەکاربەر بۆ سەریعکەرەوە لە بەری کاتمان نەما بۆیە زۆر باشە بە کورتی ئەڵێم خۆشبەختانە ئاماری ساڵی 2025 پرسیاری ئامار باشە چه ئامارێکتان لە بەردەسە ئێستا وەکو جەنابە وەکو پارێزەرێک و هەروەها هیچ دەنگۆیەک هەیە کە لە هەرێمی کوردستانە چاندنی مادە هۆشبەرەکان هەبێ و هەروەها لە ناو کچانە زۆرەیە کوڕان بەکارێنەرانی یەک سێ پرسیارتان کرد لە یەک حاڵەتە یەکەمیان ئامارەکە جوابێمەوە ئامارەکان لەم ئەم 6 مانگە دەستگای ئاسایش وتەبێژی دەستگای ئاسایش ڕایگەیان کە لەم 6 مانگەیە لێشی یەکەوە تاوەکو ئێستا باشە 520 کەس دەستگیر کراوە لەسەر مادەی مخدرات و بەپێی یاساکە لەم 500 243 کەسی بخۆر بووە وە زۆرینەشی بازرگان بووە ئێستا ئەوەنی بازرگان دەستگیرەکرێ ئەوە بخۆر و بەکارێنەر دەستگیر ناکرێ ئێستا بەپی معلوماتی منۆک و پارێزەر مخدرات گران لە ئاڵتون گرانتر ئێستا بۆ چکا بازرگانەکان دەستگیرکراوە ئەمە پرسیاری یەکەم دووەم هیچ بوونی هیچ کێڵگەیەک هیچ شوێنێک هەیە کە بەس بەڕاشکایی بیڵێ بەڕاشکایی پێتەڵێم لە هەرێمی کوردستانە لە هەرێمی کوردستانە چەند ساڵێک لەم و پێش 2019 بەڵێ دەست بەسەر چێڵگای ژیراوە 2020 ژیراوە 2023 ژیراوە لە 2024 هەتا ئێستا کە وەعیەک دروست بووە معلوماتی دروست بووە لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستانە بە تایبەت دێهاتەکان و هەتا ئێستا هیچ کێڵگەیەک نەدۆزراوەتەوە لە 2024ەوە بۆیە ئەو کەسەی کە ئەیچێنێت ئەو کەسەی کە کێڵگەکە دروستەکە ئەگە دراوسەکەی زانیاری هەبوو کە مخدراتە چاندوێتی ئەها لە سیتەک باخدەیە لە شار باژێر لە پێنجۆن لە قەراغ باخدەیە
زانی ئەو گوڵە لە مخدرا دەچێت و هەواڵنەی بازێش تۆش تاوانباری وەک دراوسەکەت دەستە خۆش وە کچان و کوڕانیش بەداخەوە ئێستا ڕێژەی کچان زیای کردووە و ڕێژەی کچان خەریکە مساوی بێتەوە لەگەڵ پیاوە دەستەکانە خۆش بێ ئەو باسانە دڵی ئاو بخواتەوە کە ڕێژەی والله دڵم ئاوی نەخوات و بەڕاستی بەداخەوە. کاگرە بەداخەوە. جوان ناچونکە بەڕاستی ئەم بابەتە زۆر قسەڵەگرێت چونکە من ڕەنگە باخێکمە بێ لە شوێنێک نەزانم دراوسێکم ئەم گوڵی کە ناشتوێتی ئەگەر مخدرێنە زانیاری پێی هەبێت. گرنگە وشیاری بڵاو بکرێتەوە کە ئەم گوڵە چییە ئەمە چییە بۆی خەڵکیش پێی ئاشنابن ڕەنگە کابراایکی پێ سپاس بۆ کوسات کە لەم ئەمە هەفتە چەندین هەوڵین کە زۆر یەک دوو باش. جارێکە لەگەڵ جەنابتە بەرنامە بکەین و جارە باسی جۆرەکان و باسی هەمووی بکەین کورسات درێغی نەکردووە ئەگەر لە نەژیری مخدراتە. ئێمە لە خزمەتتانین. زۆر سپاس زۆر بۆ عەزەتمانەی بەڕاستی هەتا بڵێ زۆر بە جوانی زۆر بە وردی هەموو بابەتەکانەشی کردەوە بۆمان سپاس بۆ ڕێژوان فەریدون پارێزەی ڕاوێژکاری نێودەوڵەتی کام بەیانێ لەسەر مادە هۆشبەرەکان لەگەڵمان بوو لێرەوە بە دایکان و باوکان بە خوشک و براکانمان ناوەندەکانی بە خوێن هەمووی ئەڵین توخوا دوورکەونەوە ینی ئەڵێ سوێن تێم تو ئەو خوایی کە دروستی کردوین تو ئەو پیرۆزی کە هەیە دوورکەونەوە لەم مادە هۆشبەرانە کە جگەل لە نابودی و لە ناوچوونی خۆت هیچ شتێکی تریتیانە زۆر سپاس بمێنن بە خێر و خۆشی هەینیتان مبارەک و هەر لە خۆشیدا.